Bitte komm meine Küchen. Essen, schlafen, zusammen. Bitte, bitte, bitte. ئازاد پەمۆ 22 جار داخوازیت کچێکەکان. سلم سلم بعيونك الحلوة. تدري سلام الآن قلبي يحب سلوى. دووبارە سڵاوتان لێبێت لە بەرنامەیەکی دیکەی چایڕۆدا و لەگەڵتانم ئەم هەفتەیەش فیچەری زۆر تایبەتمان بۆ ئامادە کردوون بینەرمان بوو. لە تابلۆکە دیوەخان و لە ناوەرۆکدا چێشخانە چێشخانەیەک سەرتاپای فۆلکلۆری و خواردنەکانیشی خۆماڵی کە یارم چاوی هەڵدێنێ بە یەک لەحزە هەزار عاشق بە بێشک ڕوحی نامینێ. خاوەنەکەی ئازاد پەمۆی 63 ساڵیە 43 ساڵی ڕەبەقە ئەم پیاوە کاروباری چێشخانە و چێش لێنەریە. مامازات خواردنەکەت زۆر بەناوبانگە مشتری لۆی بێت. وڵای تەشریبی مخلەمەم بەناوبانگە تەشریبەکەم ڕەخەم قیاسە باسی ناکرێت دۆڵمەیە باسترمەیە میخلەمەیە ماسیە لەناو مقڵی دروست دەکرێت بەس خواردنی من هەمووی یعنی 5 دقیقە دروست دەکرێت. دۆڵمە کو دروست دەکەیت؟ دۆڵمە جومعان بەس جومعانە. والله بخير استاذي على عيني شلونك عيني على عيني تفضل عيني. کڕیاری خواردنەکانی مام ئازاد زۆربەیان عەرەبن هەنجوینی قەندیل و گوێزی باڵەکایەتی و ماستی هیران و نازەنینیان پێخۆشە. ئەم شوێنە زۆر ئازیزا لە دڵمدا و شوێنێکی زۆر جوانە. خواردنە میلیەکان لای حاجی ئازاد هەیە. بەڕاستی هەز دەکەم وەک ماڵی خۆمە. مام ئازاد بوخچەی نەکراوەیە بێ ماڵ و حاڵ شەو ڕۆژ لە چێشخانەکەیە 37 ساڵە کەوتۆتە داوی خۆشەویستی تا ئێستا بە مەعشوقەکەی نەگەیشتووە. ڕۆژ بە ڕۆژ زیاتر خۆشم دێ ڕۆژ بە ڕۆژ ئەو چاوی کەسی نبینی ئەمنیش چاوم کەسی نبینی شیرین و فەرات ئەمن و ئەوێن خۆشەویستی پاش من و وی حرامە ئێمە حیلە حەواڵەی لەناو نەبوونا مەسلحەتی لەناو نەبوو مجەڕەت عاشقیەک بووین مجەڕەت ئەو بەمری دەگۆ بە قوربانی ئەو جار دەیبم کە لێی دەڕۆی. جەوێ ناوی خۆشەویستەکەیەتی و 2 ساڵ لە خۆی بچووکترە بە تەلەفۆن ئاگایان لێکە و دوای 22 جار داواکاری کەس و کاری جەوێ ڕازی نین لەسەر شوکردنی. تەنیای و عاشقبوون وای لە مام ئازاد کردووە بە چەند زمانێکی شەعری خۆشەویستی بڵێ هەموو شعرەکانیشی بۆ جەوێ خانمی خۆشەویستێتی. بە قوربانی ناو قەت باریک و چاوڕەش و مەمک هەرمی بم چاوڕەش ماچەکەم بدات تێ بە 24 کات ژمێری بە یەک نەفەسی 100 ساڵ کە ناسوی پینەدۆزی دەکەم والله یەک فلسم ناوێ شفتە و بالعجل حەبێتە والله سلم سلم بعيونك الحلوة تدري سلام الآن قلبي يحب سلوى سلم وهنيني بالعين حاكيني عبرت الشط على مودك خليتك على راسي دوز لمانه دشمشام دوز لمانه جلم منه جلدر مانه دشمشام يراليام نامرت دوز لما غيرنا دوز لما مانه ايش اللي بديش ايش ما قديش دو بيتكم مينا كوشن بيتكم مينا كوشن Essen, schlafen, zusammen, bitte, bitte, bitte. هیچ شاگرد و کەسێک لای کار ناکات خۆی چێش لێنەر و قاپشۆر و بە هەموو کارێکیش ڕادەگات. تاکە چێشخانەی شەقڵاوەیە بە شێوەی 24 کاژێری واڵا بێت ئەمە شوێنی خەوتنیەتی و نزیک لە دەرگایە هەر کات بیتە ژوورێ ئەو بە خەبەر دێت و ماشەڵڵا چاو خواردنیش هەمیشە ساز و ئامادەیە و پێشێشت دەکات. دیوەخانەکەی مام ئازاد لەسەر ڕێگای هیران و نازەنینە خەڵکی ناوچەکە چێشت و دەستاویان پێخۆشە. وەڵا خواردنەکەی بێ عیبە لە تەشریبی لە گۆشتی یعنی لۆپاک و خاوێنی قیمەتی تەواو نابی. شەقڵاوە بەردەوام جوڵەی گەشتیاری تێدایە تا 12 شەویش دوکان و چێشخانەکانی دادەخرێن. بەڵام ڕووناچی چێشخانەکەی مام ئازاد و ئاگردانەکەی
هەمیشە درەوشاوەن و ناوە ناوە دەخەوێت و خواردن و خواردنەوەکانیشی لەسەر نەرمە ئاگرێکن بۆ ئەوەی هەر ڕێبوارێک لە دەرگای بدات بێهیوانە بێت. بەختیار قادر ڕوودا و شەقڵاوە.